كاتب پیغمبری خوا صلی الله علیه و سلم تمنی گەیشت بە 40 ساڵ خوای تعالی وحی بۆ نات و کردی بە بانگخواز کە بانگی مرۆڤایەتی بکە بیان ترسێنێ و مژدەشیان پێ بدە. وأتاه جبريل عليه السلام بالوحي من رب العالمين بغار حراء. طبعا جبريل عليه السلام كملائكة وحيا بأمر پروردگانی جيانيان هات بولاي پیغمبری خوا صلى الله عليه وسلم لغار حراء فقال اقرأ بپیغمبری وت بخوێنە. فقال صلى الله عليه وسلم ما أنا بقارئ. فرمووی من خوێنەوار نیم. قال صلى الله عليه وسلم فأخذني فغطني حتى بلغ مني الجهل. يعني پیغمبری خوای وشارد گرتی وشاردی خەریک بوو پەراسۆکان چوو بە ناو یەکە ماندووی کرد يعني ئەوەندە توەتوندی وشاردی ئەم جا بەریدا. فقال اقرأ دووبارە پێی فەرموو بخوێنە. فقلت ما أنا بقارئ. فەرمووی من خوێنەوار نیم نابخوێنە. دووبارە طبعا هەم گرتیەوەی وشاردی ئەم جا بەریدا سێبارە پێی فەرموو بخوێنە. فقال لي في الثالثة اقرأ باسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. طبعا ما آيات أنا بس پیغمبر صلى الله عليه وسلم دابزي أما يكم سورة بوك بو پیغمبر صلى الله عليه وسلم دابزي ويكم آيات تيايا بإقرأ دسفيك ويكم وشش تيايا إقرأ يكم سورة ويكم آياتي أو سورته ويكم شيء أو سورته بإقرأ دسفيك. طبعا الإقراء بمعنى أولي يكتشك خوي تعالى وجبريل عليه السلام أزاني في غمرنا خنواره يبقى الله إقرأ خوش يسكن يعني بقرب بدواي علمه يعني الزانست بيدابك يما أمتي إقرأ يعني أمتي قرانين بدواي زانسته ديار الزانست خوش يسكن أقرب وحي إلهي نبه بتشي فيها به زوربي علم بتشي فيها به بخيون دنوا ويا فرمي إقرأ باش بغير خيون دنوا فيها به والله ببینین بدیتن يعني سمناڵی خوێنەواری هیچ نییە بەڵام سەیرەکەی دەسەداتە ئاگرێکەوە دەستی سووتان دووبارە دەست پێوەنانە ئەوە علمە خۆەوەش علمە جاری وهایە بەبیستن گوێت لە شتێکە بێ فێرەبی بەڵام زۆرینەی علم بە خوێندنەوەیە بۆیە خوای تعالی ئومەتی آخر زمان ئاماداکە بۆی ئومەتی علم بێ بۆی بە علم و بە تەکنەلۆژیا و بە طبعا لە بواری دنیاییە و هەروەها لە بواری دینیشە ئینسانی مسلمان ئەبێ بگەڕێ زۆر بەدوای علمە لە بواری دینیە ئینسان زۆر پێویستە لە عەقیدەش ئەوەنە شارەزایی ببێت کە خوای تعالی دینی لێ قبول کە یعنی بزانێ کە نابێ شەریک بۆ خوا قرار بدرێ بزانێ یعنی ئەو شتانەی کە پێویستە لە عەقیدەیە باوەڕ بە قەزا و قەدەر باوەڕ بە قیامەت باوەڕ بە مەلائیکە ئەوە شتە گرنگەکانە جگە لەوەش لە شریعەتیشە پێویستە ئینسان شارەزایی هەبێ یعنی لە شریعەتە بەپێی پێویستی خۆت بۆ نمونە کە تۆ نوێژەکەی پێویستە بزانی چۆن نوێژەکەی چۆن دەست نوێژەگری ئەمانە بۆ نمونە کە تو ڕەمەزان دێ بزانی چۆن ڕۆژوەگری بۆ نمونە کاتێ زەکاتت هەیە پارەت هەیە زەکات بێ بزانی چۆن زەکات دەدەی بۆ نمونە هەروەها حەج هەروەها عومرە هەروەها هەموو دینی تر هەروەها خۆپاراستن لە حرامەکانیش و تۆ خەریکی پیشەیەکی ئەبێ ئەو شتانەی کە حەڵاڵ و حرامی فەرز و حرامە لەناو پیشەکەی خۆتا بیزانی یعنی تۆ کە خەریکی پیشەیەکی و هەر شتێکیش نەزانی بە پرسیارکەی بۆ ئەو علمە پەیا بکەی اما بۆ دینی و علمی دنیایش طبعا ئەبێ مسلمانان لە هەموو کە زیاتر هەوڵ بدەن و کۆشش بکەن بۆی علمی دنیایان دەستکەوێت دڵنیا بە هەر کەسێک ئەم ڕێگا بگرێتە بەر لە دنیایە ئەگاتە لوتکە ئەکەوێتە سەری هەمووان ئەگەر لە دینیشە هەر کەسێ بگرێتە بەر ئەکەوێتە سەری هەمووان سەیابان خۆ لە دنیایە چونکە ئەمە ڕێگاکە ئەم ڕێگایە نەگرتوتە بەر سێ کە یابان ئەو یابانەکەی بینی هەروەها ئێستا سین هەروەها هەموو ئەو وڵاتانەی کە پێشکەوتن بە بەم ڕێگایە پێشکەوتن ئیقرایان کردە مەنهەجی ژیانیان طبعا مسلمانان ناتوانن بگەن بەڵێ ئەتوانن بگەن ئەی بۆ نایەن بگەن ئەی بۆ تەعتیلی مەکتەب کراوە لە هەموو کوردستانە یان لە بەشێکی زۆری کوردستانە بۆی خوێندن نەوێ بۆی خەڵ نەخوێنێ ئەمڕۆ کابرا شتێکی جوانی نووسی وتی باش ئەم کونسولی ئەمریکا و ئەم هەموو دووەلی غەربیە بۆ نێربازێک بۆ میێبازێک هەموو دنیانن لە یەک باشن نیوەی کوردستان کامل ئەمساڵ خوێندنی نەکردو بۆ کەسیان قسە ناکەن بۆ کەلیمەیە وزێ لە دەمێ دەرناچێت بەڵام ئێستا یەک نێربازێک یەک میێبازێک ئێستا بکوژرێ یان تەعدایەکی لێ بکرێ یان شتێکی لێ بکرێ ئەوەی کە پیان بکرێ ئیکەن بەداخەوە یانی